وڵاتێکی دیکەمان بێگومان ئێمەی کورد ئەبێت هەمیشە یادی ئەنفالمان لەبیر بێت ئەومان لەبیر بێت ئەو تونند و تیژی و تاوانکاریانی کە بەرامبەر کورد و کوردستان لەلایەن حکومەتی بەعسەوە کراوە. هەر لەبەرم هۆکارەش ئەچینەکن پیرەقەرات شاری هەولێر لەوێ پێشەنگایەک بۆ هونەرمەند عوسمان ئەحمەد کرایەوە. گەلەری جیهان پێشەنگایەکی شێوەکاری تایبەتی بۆ هونەرمەند عوسمان ئەحمەد لە ژێرناوی دۆکۆمنتی تاریکی کردەوە. لە پێشەنگاکە هونەرمەندی شێوەکار ژمارەیەک تابلۆی نمایش کرد کە گزارشتی لە مەینەتی و ئەو تاوان و توندی تیژانە دەکرد کە ڕژێمی بەعس تەرحەق بە گەلی کورد ئەنجامی داوە. سەرپەرشتیاری گەلەری جیهان بە کورسات مەگەزینی ڕاگەیاند بەهۆی گرنگی و ئەزموونی هونەرمەند عوسمان ئەحمەد پێشەنگایەکی تایبەتمان بۆ کردوتەوە بە مەبەستی ناساندن و ئاشناکردنی هەوادارانی لە شاری هەولێر. ئەمڕۆ پێشانگای زۆر گرنگە لە بابەتی ئەنفال و جۆنەساییتە بۆ بیرکردنەوەیەکە بۆ ئەو خەڵکانی کە ئێستا کە لەدایک بوون و نازانن چی کارەساتێک ڕوویاوە بەسەر کورد و کوردستاندا. هونەرمەند کاک عوسمان هونەرمەندێکی ناسراوە لەو بوارەیە توانێتی پەیامەکەی خۆی بگەێنێ.